بناوی خوای بەخشندەی مهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ سەرەسەر دەست بەکاربوونی مەسعود پزیشکیان وەکو سەرۆکی نوێی ئێران کە ئەمڕۆ دەست بەکار بووە سوێندی یاسایی خوارد دیارە مەسعود پزیشکیان لەگەڕی دووەمی هەڵبژارنەکانی سەرۆکایەتی ئێران کە لە پێنجی حەوت بەڕێوەچوو توانی براوەی هەڵبژارنی سەرۆکایەتی کۆمار بێت و بوو بە سەرۆکۆماری ئێران. قسە لەسەر وتارەکەی دەکەین ئەمڕۆ لە وتارەکەیدا جەختی لە چی کردەوە و ئایا چ کاریگەری دەبێت لەسەر سیاسەتی ئێران لە ناوخۆی وڵاتەکەیدا و تایبەت بە مافی پێکاتەکان لە ناویشاندا کورد و لە سیاسەتی دەرەوەی ئێران و سیاسەتی ئێران لە عێراق و لە هەرێمی کوردستانیش کاریگەری چی دەبێت ئەم پرسە لەگە هەرێک لە بەڕێزان ئەرکان ئەحمەد جاف شارەزای کاروباری ئێران لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە کارۆ خوشناو سەرۆکی ئەنیسوتی توێژینەوەی ئەمریکی کوردی قسە لەسەر ئەم پرسانە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستاکان بەخێر بێن ئەگەر سەرەتا لە وتارەکەی مەسعود پزیشکیانەوە دەست پێکەین کە ئەمڕۆ سوێندی یاسای خوارد وەکو سەرۆکی ئێران سەرۆکۆماری نوێی ئێران لە وتارەکەیدا جەختی لەسەر چی کردەوە هیچی تێدا بوو بۆ پێکاتەکانی ئێران و نەتەوەکانی ئێران بە شێوەیەکی گشتی بە ناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ بەڕێزتان سڵاو بۆ بینەرانی بەڕێزیش سڵاو و ڕێزیشمان بۆ مامۆستا کاروخ لە هەولێرەوە قوربان مەسعودی پزیشکیان ئەمە دووهەم جارێتی وتاربا یەکێک لە وتارەکانی سەرەتای پێش تەنفیز بوو ئەوەی کە فەرمانی لە ڕابەرەوە وەرگرت و وتاری ئەمڕۆیشی کە فەرمانی دەست بەکاربوونی وەرگرت و سوێندی یاسایی خوارد لە هەردوو وتارەکە کۆمەڵێ بابەت زۆر چۆنەڵی کرا بۆ ناوەڕۆکی وتارەکەی یەکێک لەو بابەتانە پابندبوونی دەوڵەتەکەی بوو بە دەستوری ئێرانەوە طبعاً بە پێی دەستور چەند ئاماژەیەکی هەیە بۆ بابەتی نەتەوەکانی دیکە و لە ڕوانگەی بابەتی مەزهەبیەوە کە ئەوەی یەکلا کردووەتەوە کە بەشی زۆرینەی ئێران شیعە مەزهەبە و ئەویش پابندی کردەوە کە بە تەواوەتی پابندی ئەو خاڵ بە خاڵانە ئەبێ کە لە ناو دەستورا هەیە وە سەبارەت بە نەتەوەکانی دیکە لە دەستوری ئێرانە باز لەوە کراوە کە هەریەک لە نەتەوەکانی دیکە زمانیان جیاوازە ئەتوانن لە ناوچەکانی خۆیان بە زمانی خۆیان بخوێنن یان لە دام و دەستگای داریەکان زمانی خۆیان بەکار بهێنن ئەمە لەگەڵەوەی لە دەستور ئاماژەی پێکراوە بەڵام تا ئێستا لە ئێرانە وەکو بواری جێبەجێکردن بواری جێبەجێکردنێکی زۆر لاوازی هەیە یعنی لە ناو قوتابخانەکانە هێشتا ئەوە وای لێ نەهاتوە کە لە هەر یەک لە ناوچەکانی ئێران زمانی ئەو ناوچەیە لە ناو قوتابخانەکانە بخوێنرێت زمانی دایک وەکو بەڕێز دەڵێت لە دەستورە ینی ماف دراوە کە نەتەوەکانی ئێران بە زمانی دایکی خۆیان بخوێنن بۆ کۆمەڵێک ئەگەر ئێمە بۆ نمونە کورد وەربگرین کۆمەڵێک تا ڕادەیەکی زۆر ئەڵین سنووردار کراوە لە قوتابخانەکانە کە هەر نییە ناخوێنرێت بەڵام لە ناو زانکۆی کوردستان لە پارێزگای سنە کۆمەڵێک بەشی تایبەت بە ئەدەبیاتی کوردی بە زمانی کوردی بە ڕێزمانی کوردی لە ناوەندە باڵاکانە یعنی بۆ نمونە بۆ خوێندنی ماستەر و دکتۆرا ئەتوانی لەسەر زاراوەی کوردی یان زاراوەکانی دیکە چۆنەڵی نامەی ماستەر یا دکتۆرا بنووسی بەم شێوازانە ڕێی پێدراوە بەڵام بەوەی کە زمانێکی گشتی ناو خەڵک وەکو زمانێکی فەرمی بێ و لەو ناوچانە بەو شێوەیە ڕێگەی پێ نەدراوە و یەکێکی کە لەوانەی کە زۆر جەختی لەسەرەوە کردەوە پەیوەندیەکی هاوسەنگ بێت لە سیاسەتی دەرەوە و ناوەوەی و لە سیاسەتی دەرەوەش تا ڕادەیەکی زۆر دابەشی کرد بەسەر دوو ئاستی زۆر جیاواز یەک وڵاتانی دراوسێ و بابەتێکی دیکە وڵاتانی دیکەی نێودەوڵەتی بوو کە وڵاتانی دیکە ئەویش دابەشی کرد بەسەر دوو ئاستا یەکەم ئەو وڵاتانەی کە لە کاتی تنگانەیە هاوکاری کردوون بۆ نمونە چین و رووسیا و ئەو وڵاتانەی دیکەی کە وەک خۆی وتی بەدقەولەکان زۆر جار لە ڕێکەوتن نامەکان پەشیمانە بنەوە و ئاماژەشی بە ئەم ڕێکەوتن نامەی کۆتایی لەگەڵ ئەمریکا کرد و هاتنە دەرەوەی لەلایەن ترامپەوە بەڵێ ڕێکەوتنی ئەتۆمی یعنی لە ڕووی سیاسەتی نێودەوڵەتیشەوە تا ڕادەیەکی زۆر ئەڵین چۆنەڵی بابەتێکی زەمینە سازیەکی کرد بۆەوەی کە سیاسەتی دەرەوە و چەند ئاماژەیەکیشی تێدا بوو بۆ وڵاتانی بەگشتی وڵاتانی ئیسلامی و بە تایبەتیش خطابی بە دەوڵەتی سعودیە ئاماژەیەکی پێدا کە زیاتر پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی ئیسلامی بەتینتر بکە و یەکێک لە پرسە سەرەکیەکانیش کە ئاماژەی پێداوە کاریگەری ئەکرێ بڵێ لە نێو خۆی ئێرانی شاهبێت و بە تایبەتی لە ئاڕاستەی ڕەوتی توندڕەوی ناو ئێران و سۆڵگەراش بابەتی غەزە بوو کە زۆر بە توندی ئیدانەی ئەو هێرشانەی سەر غەزەی کرد و بە شێوەیەکی ناشیرین
باسی لە دەوڵەتی ئیسرائیل کرد و بە توندی دژی ئەو پێشوازیە قسەی کرد کە لەلایەن ئەمریکاوە لە ناتانیاهۆ کراوە و هەرەوە ژوای کرد بەشێکی زۆری وسڵگەراکان لە ناو پەرلەمانە چەپڵیان بۆ لێ ناو هتافیان کێشا هەتا دوای وتارەکەشی ئیسماعیل هەنیە کە یەکێک بوو لە بەشدار بووان لەوێ بە تایبەتی ڕۆیە لای پزیشکیان و باوەشی پیا کرد و یعنی بابەتێکی سۆز و عاتفە و ئەوانە هەم هی وسڵگەراکان هەم هی غەزە هەمی وڵاتانی ئیسلامی بەلای خۆی ڕاکێشا و ئەو باسی لەوە کرد کە ئێمە سیاسەتی دەرەوەمان لە ئاراستەیەکی هاوسەنگی ئەبێ و سێ کەلیمەی بەکارهێنا عزت حکمت مەسلحەت ووتی لە سیاسەتی دەرەوەمانە ئێمە لە عیزەتی ئێران کەم ناکەینەوە و بە شێوەیەکی حەکیمانە سیاسەتەکەین لە پاراستنی بەرژەوەندیەکانی ئێرانە بێ و هەروەها ئەولەویەتەکانی سیاسەتی دەرەوەی لە چەند خاڵێکا ڕیز کرد وەک وڵاتانی دراوسێ دژایەتیکردنی ئیسرائیل و خستنەژێر پرسیاری دروشمی مافی مرۆڤ و بابەتی نەتەوەی یەکگرتووەکان و ئەو بابەتانە و ئەو کۆمەڵکوژیانەی کە لە غەزەیە ئەکرێ و هەروەها ئەو وتی ئێمە جیهانێکمانەوێت کە ئیدانەی ئەو کۆمەڵکوژیە بکا کە لە ناو غەزەیە ڕوئەدا نەک جیهانێک پێشوازی لەو ڕژێمە مناڵکوژە بکا کە مەبەستی لێی ئیسرائیل بوو و هەروەها باسی لە ئەو پشتیوانیە نێودەوڵەتیەی کە لە کاتی تنگانەکانە پشتیوانی ئێران بوون وەکو سپاسکردنێک کە نوێنەریشیان لەوێ بوو بە تایبەتی ناوی هێنان و خەتابێکیشی تایبەت بوو بە وڵاتانی ئەوروپی داوای لێکردن کە بە شێوەیەکی سیاسەتی هاوسەنگ و ڕێزگرتن لە ڕای بەرامبەر ئومێدی ئەوەی خواست کە بتوانن پەیوەندیەکانیان لەگەڵ ئێرانە باشکەن و ئەوەی کە زیاتر ئاڕاستەی ئوسڵگەراش پێی قایل بوو بۆ ناوخۆی ئێران وتی عزەتی ئێرانە پارێزین و هەرگیز ناچینە ژێر بڕیار و فشاری نێودەوڵەتی و ئەو بە وڵاتانی زۆرگوو یعنی ئەوانەی کە زۆر ئەڵێن و ئامانجی وتنەکەشیان فشار و زەخت و هێز و ئەوانەیە وتی ئامۆژگاریانەکەم کە میلەتی ئێرانیان لەم چەند ساڵەیان ناسیوە بە زمانی هەڕەشە لەگەڵ میلەتی ئێرانە قسان نەکەن. باشە بەس ماوسۆکو یەکێک لە بەڵێنەکانی هەڵبژاردننی بڵێن پزیشکیان لە کاتی بانگە شەڕدان بەشداری پێکردنی پێکاتەونەتەوە جیاوازەکان بوو پێشبین دەکرێت لە کابینەکەی کاوا بڕیار لە 15 ڕۆژی داهات و پێک بێنرێ جا کورد بێ عەرەب بێ فارس بێ بەلوچ بێ تورکمان بێ سوننە بێ بەشداریان پێ بکرێت یاخود کوردیش بە شێوەیەکیش لە سەڵات چەندی ئێران پێک دەهێنێت خۆی بەپێی ئامار فەرمی تا ڕادەیەک نافەرمیەکان کورد پەراکەندەیە لە ناو ئێرانە ئەوە نییە بڵێ تەنها لە یەک ناوچەیە هەیە بۆ نمونە ئێستا هەر لە خوراسان زیاتر لە 2 ملیۆن کورد هەیە ئەگەر هەموو ئەوانە کۆبکەیتەوە ڕێژەی لە سەدادا بۆ 15 لەوانەیە بڵێم کوردی گشتی ئێران ئەلبەت بە شیعە و سوننەی کوردەکەوە نەتەوەی کورد پێگەهێنێ هەرچەند ئێستا هەندێک ناکۆچی دروست بووە ئایا لوڕەکان کوردن خۆیان بە کورد دەزانن یا بە خۆیان بە کورد نازانن ئەوانە کۆمەڵی بابەتی دیکەن سەبارەت بە پێکهاتەکان کە لە حکوومەت بەشدار بن لە باشترین حاڵەتا من ئەتوانم بڵێم پێکهاتەکان ئەگەر بیانەوێت لە حکوومەت بەشدار بن ئەوانە بەشدارە بن کە لەسەر مەزهەبی شیعان مەگەر کەسێک کە بتوانێت پزیشکیان خۆی دایبنێ بۆ نمونە جێگرەکانی خۆی پێشینەی هەبووە بۆ نمونە لە سەردەمی خاتەمی یەکێک لە جێگرەکانی کوردێکی سنەیی بووە بۆ نمونەوە سوننە مەزهەبیش بووە بەڵام بۆ وەزیرەکان پێم وانییە کەسێکی سوننە مەزهەب بکەن بە وەزیر چونکە زۆرینەی پەرلەمان هەم شیعەیە دەنگهێنان لە پەرلەمانە بۆ وەزیرەکان تۆزێک ناڕەحەتە بەڵام بۆ جێگیری سەرۆکۆمار چونکە بە فەرمانی خودی سەرۆکۆمار داهەنرێن و پێویستیان بە دەنگدانی پەرلەمان نییە ئەکرێ جێگرەکان سوننە بن بەڵام لە هەر پێک هاتەیەکی دیکە ڕاستیەکەی پێشببینی ئەوە ناکرێت کە وەک وەزیر ئەگەر سوننە مەزهەب بێ ئەو پۆستە وەربگرێت بەڵام ئەگەر شیعە مەزهەب بێ ئاسایی ئەتوانێت ئەو پۆستە وەربگرێت چونکە ئێمە بۆ نمونە عەرەب هەیە شیعە مەزهەبە پۆستی باڵای هەیە لە ئێرانە و کورد هەیە تا وەزیری نەوتی کابینەکانی پێش و زەنگەنە خۆی کوردی کرماشانە شیعە مەزهەب بووە پۆستی وەزارەتی وەرگرتووە و یەکێک بووە لە کەسە دیارەکانی ناو کابینەی وەزارەتەکان بەڵام ئەوەیە توانین بڵین شیعەکان لە هەر مەزهەبێ بن ئاتیادیە پۆست وەرگرن بەڵام بۆ سوننەکان کەمێکەوە زەحمەتە باشە بەس وەکو کورد لە ڕابردوودا پەراویست خراوە لە حکوومەتەکان بێ
چۆن بووە وەکو کورد بە شێوەیەکی گشتی پێکاتەکانی دیکە زیاتر ئازەری و ئەوانەی کە زیاتر پۆستیان پێدراوە چۆن بوو؟ خۆی لە ئێرانە بابەتەکە چونکە بابەتی دەنگدانە ئەگەر سەیری شێوازی دابەشبوونی دەنگدان بکەین لە ئێرانە هەمیشە ئەو پارێزگایانەی کە شێعە بوون و نزیک بوون لە کاندیدەکانەوە دەنگی زۆری نەیانهێناوە. هەر بۆ نمونە ئێستا لەم هەڵبژاردنەی پزیشکیانە لە خولی دووهەمە کەمترین ڕێژەی بەشداری بوون پارێزگای کوردستان بوو کە نەگەشتوەتە لە سەداسی لە 129 پۆینتاتێک بووە. بەڵام سەیرەکەی پارێزگا شیعەکانی بۆ نمونە ئازەربایجان، ئەردەبیل، تەبریز، هەردوو ئازەربایجانی شەرقی غەربی ڕێژەکانیان بۆ نمونە لە ئەردەبێل پێم وابێت لە 170 بەرەو ژوورە، یعنی 60 لە 160 بەرەو ژوورە. لەبەرەوە هەموو جارێ کوردەکان چونکە کاندیدێکی دیاریکراویان نەبووە بۆ پۆستە دیاریکراوە باڵاکان کە پێویستی بە بۆ نمونە پۆستی سەرۆک کۆمار پێویستی بە دەنگ بووە، سێرەکەین ڕێژەی دەنگدان لە ناوچە کوردیەکانە ڕێژەیەکی زۆر کەم بووە. تەحسیل حاصلیش ئەوەیە لە هەرکوێ کە ڕێژەی دەنگدان کەم بێ کاریگەری لەسەر کاندیدی ئەو شوێنە ئەبێ. باش مامۆستا بەز وەکو خۆی پزیشکیان هات بۆ ناوچە کوردیەکان و بە زمانی کوردی قسەی کرد. کوردیەکەشی باشە پێشتر باز لەوە کە دایکیشی کورد بێ یاخود دوایش باز لەوە دەکات کە دایکیشیار تورک بێت. خۆی لە دایکبووی مەهابادە، شاری مەهاباد لەوێ لە دایک بووە و بە کوردیەکی تا ڕادەیەک باش قسە ئەکا لە نەورۆزی پێشووە بە زمانی کوردی پیرۆزبایی نەورۆزی لە کوردەکانیش کرد. ئەوە پێشینەیەکی باشی سیاسەتی هەیە لە پەرلەمانی ئێرانە، چەند خولێک ئەندامی پەرلەمان بووە و ئەندامی پەرلەمان بۆ پەیوەندی باشی لەگەڵ کوردەکانی ئەندام پەرلەمانیش هەیە. بۆیە هەم وەکو کەسێکی غەیرە فارز لە ناو ئێرانە و کەسێکیش کە لەگەڵ نەتەوەکانی دیکەیە ژیاوە بەڵێنی ئەوەی داوە کە وەکو خۆیڵێ بەرابەری و نائەدالەتی ئەم دوانە تا ڕادەیەکی زۆر ڕەچاو بکە بەرابەری بێنێتە کایەوە و ئەو تەبعیز و غەدرەی کە لە نەتەوەکانی دیکە کراوە ئەم لابوتاری ئەمڕۆژ ئاماژەی پێدا کە بەڵێنی داوە ئەو ناڕەزایەتی کە لە ناو نەتەوەکانی دیکەیە هەیە تا ڕادەیەوەی بۆی بکرێت چارەسەری بکە. بەڵام ئایا بۆی ئەکرێ بۆ خۆی ئەمە مێنێتەوە بۆ ئەم 4 ساڵەی داهاتوو؟ ئەڵبەتە ئەوەش بوترێ پزیشکیان لە ناو خۆی ئێرانە کۆمەڵێک تەحەدی زۆر گەورەی لە بەردەسایە. طبعاً حکوومەتەکەی حکوومەتێکی پێشوەختەیە و لە حاڵەتێکی زۆر نائاساییە ئەم هەڵبژاردنانەکرا لە ماوەی 70 ڕۆژە کە سەرۆک کۆمارێک بۆ نمونە کۆچی دوایی کردووە دیسانەوە هەڵبژاردنە کرێ و هەڵبژاردنەکە ژەکەوێتە خولی دووهەمەوە بەو خێراییە پێشبینی نەکراوە هەڵبژاردنە کرێ و هەڵبژاردنیش کۆتایی پێ و ئێستش کابینەی پزیشکیان هاوکاتە لەگەڵ تازە دەست بەکاربوونی پەرلەمانە. یعنی ئەمە ڕێکەوتێکی مێژوویە لە ئێرانە هەم پەرلەمان و هەم سەرۆک کۆماریش ماوەی 4 ساڵیان هاوتەری بە بەیەکەوە و زۆرینەی پەرلەمانیش ئێستا لە دەستی ئوسڵگەراکانایە. هەتا سەرۆکی پەرلەمان ئەحمەدی قاڵیباف کە خۆی هەم ڕکابەری پزیشکیان بووە و هەم یەکێکە لە باڵە توندە ئوسڵگەراکان هەرچەند لە توندی ناگاتە سەعیدی جەلیلی. بۆیە تەحەدیەکی گەورەی پزیشکیانەوەیە ئایا ئەتوانێت بە دڵی خۆی کابینەکە لە ناو پەرلەمانە تێپەڕێنێ یا پەرلەمان دیسانەوە لە دژی کابینەکەی سپاس دەکەین مامۆستاکان. مامۆستا کارۆخ جەنابیشت بەخێر بێ سوپاسیامە دەبوون دەکەین. ئەگەر لە سیاسەتی دەرەوەی ئێرانەوە دەست پێ بکەین کە ئەمڕۆ مەسعود پزیشکیان تشکی خستە سەرەوەی کە پێوەستە بە سیاسەتی دەرەوەی ئێران و بەتایبەت لەگەڵ ڕۆژاوە کە باسی لەوە کرد کە ئەوان ئامادەن بۆ گفتوگۆ بەڵام لە ژێر فشاردا گفتوگۆ ناکەن. چاوەڕێ دەکەی کرانەوەیەک ڕووبدا لە بینی ئێران و وڵاتانی ڕۆژاوە لە سەردەمی مەسعود پزیشکیان؟ بەڵێ سڵاوتان لێبێ کاک حەچی بۆ سڵاو لە مامۆستاکان و بینەرانی بەڕێزی کەناڵی پێیان. پێم وایە مەسعود پزیشکیان وەکو کەسێکی وەکو سەرۆکێکی ڕیفۆرم خواز هەوڵ دەدا کە قۆناغێکی نوێ دەست پێ بکات لە پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی ئێران و هەروەها پەیوەندیەکانی وڵاتانی دەرەوە بەگشتی چونکە خۆتان نەزانن کەەوە کۆماری ئیسلامی ئێران ئێستا لە ژێر ئابلوقەی ئابووری قورس دادەناڵێنێ لە دوای ئەوەی کەەوە
دۆناڵد ترەمپ لە ساڵی 2010 لە ڕێکەوتنامەی پێنجکۆیەک هاتە دەرەوە و استراتیژیەتی ئەو پەڕی فشاری خستە سەر ئێران و ئیدارەی بایدن و دیموکراتەکانیش کە هاتن کۆشی سپیان گرتە دەست ئەوانیش لەسەر هەمان استراتیژیەت ڕۆیشتن ئەگەرچی هەوڵدرا کە قۆناغێکی نوێ دەست پێ بکات چەندین گەڕی دانوستان لە جنێڤ و لە ڤیەنا دەستیان پێکرد بەڵام نەگەیشتنە دەرەنجام بەهەرحاڵ ئێستا بە هەڵبژاردننی مەسعود پزیشکیان کە هەم بە پزیشکی دڵ و بە پزیشکی سیاسیش ناوی دەرکردووە و خۆشی بەڵێنی داوە کە بتوانێت لە ماوەیەکی داهاتوودا لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی دەست و پەنجە نەرم بکە و قۆناغێکی نوێ دەست پێ بکە بەڵام پێم وایە کە بڕیاردەری سەرەکیش خۆتانەزانن لە ئێران ڕاستە مەسعود پزیشکیان وەکو جێبەجێکار وەکو سەرۆک کۆمار و سەرۆکی دەسەڵاتی جێبەجێکردن کاریگەری ڕاستە و خۆی هەیە لە جێبەجێکردن بەڵام بڕیاردەر و ئەوەی کە پێی دەڵێن سانعی قەرار لە ئێرانە بە دەرەجەیەک ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران ئایەتوڵڵا عەلی خامنەئییە بۆیە پێم وایە هەوڵ دەدرێ و خۆشی لە هەڵمەتەکانی هەڵبژاردنە مەسعود پزیشکیان بەڵێنی زۆری داوە بۆی بتوانێت قۆناغێکی نوێ دەست پێ بکە و خەڵکی ئێران هەناسەیەکی نوێ هەڵمژێ و لەژێر ئەم ئابڕوقە قورسەی ئابووریا ڕزگاریان بێ بەڵام ئەمەش پەیوەندیدارە کاک حەچیم بە ئەم گۆڕانکاریانی لە داهاتوودا ڕوو دەدەن بەتایبەت لە مانگی 11 خۆتان نەزانن هەڵبژاردنێکی زۆر هەڵبژاردننی سەرۆکایەتی لە ئەمریکا بەڕێوە دەچێت و ئەگەر دیموکراتەکان لە کۆشتی سپێ بمێنن ڕەنگە قۆناغێکی نوێ دەست پێ بکە بەڵام ئەگەر ترەمپ بگەڕێتەوە بێگومان بۆ ئێران زۆر قرس دەبێ و ترەمپ سیاسیەکی خۆتانەزان ڕادیکاڵە و پێشبینی نەکراوە هەڵسو کەوتەکانی و پێم وایە تونترە بێ لەگەڵ ئێرانە ئەو کاتە ئەرچی مەسعود پزیشکیانیش قورسترە بێ باشە بەس مامۆستایت کاردانەوەی کە بووە لەلایەن ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا بەتایبەت دوایە و قسەکانی پزیشکیان چ لە وتارەکانی ئەمڕۆیدا بێ کە باسی گفتوگۆ دەکات لەگەڵ وڵاتانی ڕۆژاوا چ لە کاتی بانگەشی هەڵبژاردن بێ لەوانیش خواستێک هەیە بۆ گفتوگۆ بەتایبەتەوەی کە پێوەست بوو بە ڕێکەوتنامەی ئەتۆمی خۆی بەڕاستی تاوەکو ئێستا ئەم وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و کۆمەڵێک لانی پەیوەندیدار لە سەرئاستی بڵێن سیاسەتی ئەمریکا ئەمەیان ڕاگەاندۆ کەوا مامەڵەی ئەمریکا لەگەڵ ئێرانە مامەڵەیەکی جێگیرە و بەهاتنی مەسعود پزیشکیان هیچ لە بابەتەکە ناگۆڕێ ئەمە بڵێن کۆمەڵێک سیاسی لە ئەمریکا ئەمەیان تاچیت کردوێتەوە بەڵام پێم وایە لە سیاسەتە هەموو شتێک ڕەنگە لە ڕاگەاندنا باس نەکرێ هەوڵ هەیە و خەڵکێکی زۆر دڵنیام لە هەردوو ئیدارە هەم لە ئیدارەی ئەمریکا و هەم لە ئیدارەی مەسعود پزیشکیانیش ڕەنگە بڵێن لە هەوڵدا بن بۆ ئەوەی قۆناغێکی نوێ دەست پێ بکەن بەڵام ئەمەش پەیوەندیدارە بەوەی تا چەند ئێران و بڵێن کابینەی مەسعود پزیشکیان دەتوانێت کاریگەری دروست بکە بۆ ئەوەی کەوا ئێران پابند بێ بە مەرجەکانی ئەمریکا چونکە خۆتان نەزانن ینی ئەم مەرجانە هەندێکی قبول نەکراو بوون لەلایەن ئێران ئەوەی کە ئەمریکا داینابوو بەتایبەت سەردەمی دۆناڵد ترەمپا کە مایک پۆمپیۆ 12 مەرجی بۆ ئێران دانا ئەم مەرجانە بە هیچ شێوەیەک ئێران قبوڵی نەبوو بەڵام پێم وایە بەگشتی ینی ڕەنگە ئەگەر دیموکراتەکان لە کۆشتی سپی بمێنن پێم وایە قۆناغێکی نوێ دەست پێ دەکاوە هەوڵ دەدرێتەوە ئاشتی و ئارامی لەم ناوچێ بەرقەرار بێت چونکە خۆتان نەزانن کۆماری ئیسلامی ئێران هەژمونی تەواوی هەیە بەسەر ڕۆژهڵاتی ناوەڕاستە و کاریگەری هەیە لەسەر سەقامگیری ڕۆژهڵاتی ناوەڕاست و دەتوانێت ڕۆڵێکی یەکلاکەرەوە بجێڕێ بۆ ئەوەی کەوا ئەم ناوچێ بەرەو ئاڵۆزی زیاتر نەڕوە بەتایبەت ئێستا کە لە دوای 7 ئۆکتۆبەر و هێرشەکەی بزوتنەوەی حەماس بۆ سەر ئیسرائیل و کاردانەوەی توندی ئیسرائیل بەرامبەر بە غەزە و بەرامبەر بە فەڵەستین و ئێستاش کە پروشتی ئاگرەکە لە چوارچێوەی ئیسرائیل و غەزەیە تێپەڕیوە گەیشتۆتە لوبنان و ئێران ڕاستە و خۆ کاریگەری دەبێت لەوەی کەوا نێڵێ ئەم کوورەی ئاگرە بتەقێتەوە لەم ناوچەیە و نێڵێکە چونکە کاریگەری ڕاستە خۆی لەسەر خۆتان نەزان لەسەر حیزب اللهی لوبنانی کە ئەو ئێستا فاکتەری سەرەکی ئێستا ئەو لەم چەند ڕۆژەیە خۆتان نەزانن
ینی بەڕاستی ترسێکی گەورە هەیە بۆیکەوە ئاگری شەڕەکە فراوانتر بێت چونکە ئەم ناوچەیەکی گەرمەوە دەکوڵێ و لەلایەکی تر کاریگەری هەیە کۆماری ئیسلامی ئێران لەسەر حوسیەکان لەسەر ڕژێمی ئەسەد لەسەر حتا لەسەر حەشدی شاوی لە عێراقیشە بۆیە بەگشتی بڵێ کۆماری ئیسلامی ئێران فاکتەرێکی گرنگی سەقامگیریە ئەگەر ئەمریکا و وڵاتانی بەرەی ڕۆژئاوا بیانەوێ سەقامگیری ڕۆژوڵاتی ناوەڕاستە بەرقەرار بێت و بەرژەوەندەکانیان پارێزراو بێت دەبێت گوێ لە ئێرانیش بگرن دەبێ هەوڵدەن لەگەڵ ئێرانیشا دەست و پەنجەرە بکەن و ڕێککەوتنێکی ئاشتی مۆر بکەن بۆ ئەوەیەوە سەقامگیری لە ڕۆژوڵاتی ناوەڕاست بەرقەرار بێت. بەڵێ مامۆستا دێمە خزمەتت بەس بە کورتی سەبارەت بە ڕاپرسیەکان بەڕێزت کە باست کرد ئێستا ئەگەر ترامپ بێتەوە سەر حکم قۆناغێکی جیاواز دەبێت و ئەگەر دموکراتەکان ئەگەر کاندیدەکان یەکلا بۆ ئەو براوە بێ جیاواز دەبێت چۆن ڕاپرسیەکان هەر ترامپ لە پێشە یاخود دوای کشانەوەی بایدن گۆدراوە کەمەش کاریگەری دەبێت لەسەر خۆرەڵاتی ناوەڕاست بن هەر کامێکیان دەربچنەوە. بەڵێ دیارە دوای ئەوەی کەەوە جۆ بایدن توانایی بەردەوامبوونی لە ڕووی تەندروستیەوە نەبوو خۆتان نەزان تەمەنی بەرەو هەڵکشان چوو بوو و بەتایبەت شانسی ترامپ زۆر بەرز بوویەوە دوای ئەم هەوڵە شکست خواردووەی بڵێن کە بۆ تیرۆرکردنی درا لە 13 و دواتر لە 21 جۆ بایدن بەڕسمی لە ڕکابەتی و لە خۆکاندیدکردنەوە و بەربژێرکردنەوەی کشایەوە. کامیلا هاریس ئێستا زۆربەی ئاماژەکان بۆ ئەوە دەچن کەوا مانجی داهاتوو لە 19 تاوەکو 22 کۆنفرانس و کۆنگرەی نیشتیمانی پارتی دیموکرات ببەسترێ لە شاری شیکاغۆی وڵایەتی ئیلینۆی لەو کاتەیە بەدڵنیاییەوە ئێستاش ئاماژەکان بۆ ئەوە دەڕۆن کەوا کامیلا هاریس کە جێگیری جۆ بایدنە ببێتە بەرژێری سەرەکی دیموکراتەکان و ئەم ڕاپرسیانی کە بەڕێزیشت ئاماژەت پێکرد بەڵێ ئێستا بارودۆخی کامیلا هاریس باشە تا ڕادەیەک بێم وایە هەندێک ڕاپرسی ئاماژە بۆ دەکەن کەوا ئێستا توانیویەتی شان لە شانی ترامپدا لە هەندێک ڕاپرسیە لە هەندێک لە یەک دوو ڕاپرسیشا پێشی کەوتووە چونکە کامیلا هاریس توانی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لە هەڵمەتەکانی هەڵبژاردنە ژمارەیەکی پێوانی تۆمار بکات لە کۆکردنەوەی هاوکاری و یارمەتی ینی زیاتر لە 250 میلیۆن دلاری کۆکردەوە و یەکەم ئافرەتیشە خۆتان نزانن هەل لە بڵین لە مێژووی ئەمریکا 46 سەرۆک هاتووە یەکەم ئافرەتە ئەگەر بتوانێت بگاتە کۆشتیسپی ببێتە سەرۆکی ئەمریکا و ئەمەش گۆڕانکاریەکی تەواوە چونکە دیموکراسیەتی ئەمریکا زۆربەی چاودێران بۆ ئەوە دەڕۆنکەوە دیموکراسیەتێکی ناکامڵە چونکە ئافرەتێک یاخود ژنێک تاوەکو ئێستا نەیتوانی بگاتە کۆشتیسپی بەڵام ئەگەر کامیلا هاریس وەکو یەکەم ژن و وەڕەش پێستیش یاخود لە دایک و باوکێکی کۆچبەر کە کۆچیان کردووە بۆ ئەمریکا لەدایک بوو ئەگەر ئەم ببێتە سەرۆکی ئەمریکا بێگومان ئەمە گۆڕاکاریشی تەواو دەبێت و کاریگەری و ڕنگدانەوەشی دەبێت لەسەر ڕۆژوڵاتی ناوەڕاست لەسەر دنیا چکە بە گوێرەی مادەی 2 دەستوری ئەمریکا سەرۆکی ئەمریکا ڕۆڵێکی یەکلاکەرەوەی هەیە لە داڕشتنی سیاسەتی دەرەوە و ئەمەش کاریگەری دەبێت بۆ سەر ئێران بۆ سەر دووبارە نوێکردنەوەی ڕێکەوتناوی پێنجکۆیەک و هەڵگرتنی گەمارەکان لەسەر ئێران و بەرقەرارکردنی ئاشتی ڕۆژوڵاتی ناوەڕاست. سوپاس دەکەم دێمەوە خزمەت مامۆستاکار مامۆستاکان سەبارەت بە دەسەڵاتەکانی سەر و کۆمار ئەوەی کە دەسەڵاتی زۆر خودەوەی کە پێوەستە بە سوپا بەڕێکەوتنی ئەتۆمی سیاسەتی خارجی ئەوانە بڵێن لە دەسەڵاتی ڕابرن ئەی سەر و کۆمار دەسەڵاتی چییە لە ئێراندا؟ خۆی ڕاستە استراتیژە گشتیەکە لەژێر دەسەڵاتی ڕابەر و بەگشتی بنیادی ڕاهبەریایە بەڵام ئەگەر هەموو دەسەڵاتەکان لە دەستی ئەوە بن ئەی دەوڵەت وەزارەتی خارجی بۆ چییە یعنی بۆیە بەڕاستی وەزارەتی دەرەوەش کاریگەری زۆری هەیە و ڕۆڵی زۆری هەیە بە تایبەتیش لە ڕووی سیاسیەوە ئێمە زانین لە سەردەمی ڕۆحانیە کەسایەتێکی وەکو محەممەد جەواد زەریف توانی ڕێکەوتنامەی ئەتۆمی لەگەڵ وڵاتانی دیکەیە ببەستێ و هەرچەنە لە ناو ئێرانە ڕخنەیەکی زۆری لێگیرا بەڵام ئەگەر زەرەری بۆ ئێران وایە بۆ نمونە ئەمریکالی نەیە هاتە دەرەوە بۆیە ئەو کاتە توانی دەستکەوتێکی باش بێ بۆ ئێران و ئێستاش مەسعودی پزیشکیانێکێک لە بەڵێنەکانی ئەوەیە کە هەوڵا دادیسانەوە ئەو ڕێکەوتنانە کە ئەو بە تایبەتی ڕێکەوتنامەی ئەتۆمی زیندوو بکاتەوە و یەکێکە لە تەحەدیەکانی بەردەم ئەم کابینەی حکوومەتە کە ئایا ئەتوانێت ئەو ڕێکەوتنامەیە یا ڕێکەوتنامەیەکی هاوشێوە یان بە جۆرێک لە جۆرەکان کارێک بکات کە ئەم گەمارۆیانەی سەر
ئێران کەمەرە دەسەڵاتی هەیە ئەمە بکات ڕێکەوتنەکە زیندوو بکاتەوە گفتوگۆ بکات لەگەڵ وڵاتانی ڕۆژاوە. بەڵێ بێگومانە و دەسەڵاتی هەیە، بەڵام وەکو چۆنەڵی مەقولەیەکی ڕەحبەری هەیە پێڵەن نەرمشی قەهرەمانانە ئەبێ بە جۆرێک بێت ئەو عیزەتەی کە خۆک و خۆشی لە سیاسەتی دەرەوە باسیە کرد ئەو عیزەتەی ئێران نەکەوێتە ژێر پەرپرسیاریەتیەوە. بۆ نمونە داواکاریەکانی ئێران زۆر وازەحاڵێ بابەتی وزەی ئەتۆمی، ئەمە لە بابەتی تەندروستی و بابەتی ئاشتی بەگشتی بەکاریهێنین و ئامادەشە بەپێی ئەو ڕادەیەی کە ئاژانسی وزەی ئەتۆمی ئەیەوێ بێت چاودێری بکە. بەڵام ئایا وڵاتانی دیکە بەوە ڕازیە بن و داوایان لە ئێرانەوەیە کە تەواوەتی بەرهەمێنانی یۆرانیۆم کەم بکاتەوە و پیتاندنی بۆ کەمتر لە 20 کە لە کابینەی ئەحمەدی نەژاد داوایەوە کرا و دواتر لە کابینەی ڕۆحانی زیاتر بوو و ئێستاش ئەسەن ئەڵەن گەشتوتە نزیکی ئەو ئاستەی کە بتوانێت چەکی ئەتۆمی بەرهەم بهێنێ. ئایا ئامادەیە ئەو بابەتانەی کە ئێستا و پێشکەوتنەی پێیگەیشتووە دیسانەوە وەک ڕێکەوتن نامەکەی کە ئەنجامدرا هەندێک لەو چێکە زەردانە گوازرانەوە بۆ رووسیا و هەندێک لە بابەتانەی کە سیلاحی ئەتۆمی دروستەکەن داخران، ئایا دیسانەوە ئێران دێتەوە ئەو خاڵە یان بەرەو پێشتر ئەڕوا کە ئەمە ململانیەکی گەورەیە لە بینی دەوڵەت و وڵاتانی دەرەوە و دەوڵەت نایەوێ شتێ بکە کە بکەوێتە بەڕەخنەی هەم ڕاهبەری و هەم ڕۆتی وسەوەی کە پێویستە بە سوپا لە دەرەوەی مەلەفی دەسەڵاتی سەر و کۆمارە بەگشتی هێزە چەکدارەکان لە دەسەڵاتی ڕاهبەریان و هێزە چەکدارەکانیش بۆ خۆیان دوو بەشن. یەکێکیان پێڵێن ئەرتەش لەشکرە کە ئەوە تایبەتە بە پاراستنی سنوورەکانی ئێرانەوە و حەقی تەداخلی لە کاروبارە ناوخۆییەکانی ئێرانی نییە و یەکێکی پێوترێ سوپا کاروبارە ناوخۆییەکانی ئێران جێبەجێەکە و لقێک لە ناو سوپا کە پێوترێ سوپای قودس ئەوش کاروبارە دەرەکیەکانی ئێران جێبەجێەکە. هەرسێ ئەم لقانە زیاتر لە ژێر دەسەڵاتی بنیادی ڕاهبەریان تا بەس ئەوەی کە پێویستە بە غەزەکە لە وتارەکەشدا باسی کرد گۆڕانێک هەیە لە سیاسەتی ئێران دوای پزیشکیان لە بەرامبەر بە غەزە جەنگی غەزە. خۆی ئەمڕۆ لە وتارەکە کاتێک کە باسی لە غەزە کرد ڕێک هاوشێوەی کەسێکی زۆر ئوسوڵگەرای توندڕە و باسی غەزەیە کرد و زۆر پشتیوانی بۆ ئەو وڵاتانە یان بۆ ئەو گروپانەی کە پشتیوانی لە غەزە ئەکەن زۆر پشتیوانی لێ کرد. هەتا لە وتارەکە کاتێک کە کامێرەکە ئەچووە سەر بۆ نمونە ئیسماعیل هەنیە زۆر بە ڕوخسارێکی خۆشحاڵیەوە و سەری ئەلەقان بۆی و ئەچووە سەر قائانی بەرپرسی سوپای قودس سیرەکەی باش سەری ئەلەقان بۆ قسەکانی پزیشکیان و قسەکانیان زۆر بەدڵ بوو. لەبەرەوە لەسەر دەمی ڕۆحانیش زەریف کەوکات وەزیری دەرەوە بوو کۆمەڵێک لە مقابلەیەکی دزەی کرد و کەوتە ناو میدیایەکانەوە میدیاوە هەمیشە گلەیی لەوە ئەگر کە ئەیوت ئێمە هەر شتێک لە مەیدانی سیاسەتە ئەمانەویست و نزیک بوو بەدەستی بهێنین لە مەیدانی جەنگە هەماهەنگمان نەبوون، لە مەیدانی سیاسەتە نزیک بوو بگەینە ڕێکەوتنێ، بەڵام لە مەیدانی شەڕا بۆ نمونە چالاکیەک ئەنجامەدرا هێرشێکی موشەکی ئەنجامەدرا کارەکەی ئێمەشی قورسترە کرد. بۆیە لە ئێستەیە هەم دەوڵەت بەگشتی دەسەڵاتەکانی دیکەی جێبەجێکردن و دادوەری و خودی ڕاهبەریش کە لە کۆبوونەوەی لەگەڵ پەرلەمانتارەکان و لە وتاری تەنفیز کە بڵین فەرمانی دەست بەکاربوونی دایە پزیشکیان لە هەردوو بابەتەکە زۆر ئاماژەی بەوە ئەکرد کە ئەبێت هاوکاری دەوڵەت بن و هەماهەنگی کارەکانی دەوڵەت بن. بۆیە پزیشکیان ئەگەر بتوانێت ئەو دەسەڵاتەکانی دیکە هاوکاری سیاسەتەکانی خۆی بکە ئەو کا دەتوانێت بگاتە ئەو ئامانجەی کە خۆی باسیە کرد سوکردنی گەمارۆکانی سەر ئێرانە. سوپاس دەکەم. مامۆستا کارۆخ سەبارەت بە گەمارۆکان ئێستا هیچ گەمارۆکان هەروەک خۆیانن یاخود ئەوەی کە پێویستە بەنەوت دەستچلکردنێک هەیە بۆ فرۆشی نەوتی ئێران بێ یاخود هەر بەردەوام من گەمارۆکان دوای کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتنامەی ئەتۆمی؟ بەڵێ پێم وایە ئەم گەماوڕۆیانە لە چوارچێوەی استراتیژێتی ئەو پەڕی فشار هەر بەردەوامن. بەڵێ ئەگەرچی ئیدارەی بایدن ویستی لەگەڵ ئێرانە بجۆرێک لە جۆرەکان ئاگربەستێک ڕابگەیەنێ بۆ ئەوەی ئێران هێرشەکانی بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە عێراق و لە ناوچەکە بە گشتی کەم کاتەوە و ئێرانیش بەڵێنیدا و ئەمریکاش هەوڵیدا هەندێک گرژی بەتابەت لە ناوچەی کەندا و لە کەنداوی عەرەبی یاخود فارسی لەو ناوچەیە
بەگشتی ئاشتیەک بەرقەرار بێ ئەمە بڵین هەوڵ دراوە بەڵام بڵێ گەمارۆکان وەکو خۆیانن و تاوەکو ئێستا هیچ بەوادیرێک نییە هیچ ئاماژەیەک نییە بۆ ئەوەی گەمارۆکان هەڵبگیرێن چونکە هەڵگرتنی گەمارۆکان پەیوەندیدارە بە پابندی ئێران بە مەرجەکانی ئەمریکا کە ئەمەش تاوەکو ئێستا وەکو پێویست ئێران نەبووە بە مەرجەکانی گفتوگۆی ڕاستەوخۆ هەیە لە نێوان ئێران و ئەمریکا بەوەی کە بەڕست پێشتر باست کرد لەسەر ئەو کێشانەی کە لە عێراقدا هەیە پێشتر گروپیە شچکدارەکان بوو لەسەر غەزە لەسەر لوبنان لەسەر بڵێن حوسیەکان لە ئێمن هەبوو کە بەردەوام بڵین کاریگەریان هەبوو لەسەر نۆکەندی سوێس و دەریای سوور گفتوگۆی ڕاستەوخۆ هەیە لەسەر ئەم پرسانیان ئێران و ئەمریکا دیارە گفتوگۆی ناڕاستە و خۆ بڵێ بەردەوام هەیە بەڵام ڕاستە و خۆ تاوەکو ئێستا هیچ یەکێک لە ئێران و ئەمریکا دانیان بەوەدانە ناوە گفتوگۆی ڕاستە و خۆیان هەبێ بەڵام ناڕاستە و خۆ بڵێ بەردەوامە وڵاتێکی وەکو قەتەر هەمیشە نێوەنگیرە لە نێوان ئێران و ئەمریکا و هەوڵی داوەکەوە لە کۆمەڵێک مەلەفە لێک تێگەیشتنی هاوبەش دروست بکرێت هەتا لای سەر عراقیشە ئێستا لێک تێگەیشتنی هاوبەش لە نێوان ئەمریکا و ئێرانە هەیە و بەیەکەوە چوارچێوەیەکیان هەیە بۆی کەوا ڕێز لە بەرژەوەندی یەکتر بگرن لە عراق بۆیە دەبینیکەوە گرژیەکان لە عراقیشە بەرقەرارن ئافو گرژەکان لە عراقیشە ڕەوینەتەوە و ئاشتی بەرقەرارە و تاوکو ئێستا ئەگەر چی هەوڵ هەندێک لایەن هەوڵ دەدەنکەوە هێرش بکەن لە چەند ڕۆژی ڕابردوو بۆ سەر عین الئەساد بۆ سەر بنکەکانی ئەمریکا لە عراق یاخود بەگشتی لە ناوچەکە بەڵام پێم وایە لە بەرژەوەندی هۆرد و لایەنیەکەوە گرژەکان زیاتر بکەن و بڵین ئەم بڵین گۆڕەپانی عراق و ناوچەکەش زیاتر ئالۆز بکەن چونکە بەرژەوەندی هۆرد و لایەن دەکەوێتە مەترسیەوە هەم ئێرانیش بەرژەوەندی هەیە و هەم ئەمریکاش بەڵام وڵاتانی وەکو قەتەر وەکو سەڵتەنەی عومان ئەمانە لەسەر هێڵن بۆی کە بۆی بتوانن ئەو دوولایەنە بەلایانی کەم لە سەر هەندێک خاڵی هاوبەشارێک بکەون بۆ بەرژەوەندی هەردوولایەن باش ئەوەی کە پێویستە بە سیاسەتی ئێران لە عێراق بێ لە هەرێم بێت هیچ گۆڕانکارێکی بەسەردادێ و ئەمڕۆ بڵێن سەرۆک کێرەمیش بەشدار بوو لەو مەراسیمە نێچیمان بارزانی لەو مەراسیمەی کە بۆ سوێن خواردنی پزیشکیان ئامادە بوو گۆڕانکارێک ڕوودەدا لە سیاسەتی ئێران لە عێراق بێ لە هەرێم بێ دیارە سیاسەتی بەڕاستی هەرێمی کوردستان و بەتایبەت جەنابی سەرۆکی هەرێم کاک نەسیروان بارزانی سیاسەتێکی لە چوارچێوەی استراتیژیەت و نەهجی ڕاگررتنی باڵانسە و خۆشی کارکتەرێکی سیاسی پراگماتی واقعبینە دەزانێکەوە کۆماری ئیسلامی ئێران وڵاتێکی هاوسەی دەتوانین بڵین زلهێزێکی ناوچەیی گەورەیە و هەم سنووری جوگرافی و هەم مێژوویەکی هاوبەشمان هەیە و هەم بەرژەوەندی هاوبەشی ئابووری هەیە لە سیاسەتی نێودەوڵەتیشدا کاک حەشیم بڵین بەرژەوەندیەکان و بەرژەوەندی هاوبەش ڕۆڵ دەجێڕێ و ڕێزگرتن لە سەروەری یەکتر ڕۆڵ دەجێڕێ و ئێستا و پێشتریش لە چەند سەردانێکی جنابی سەرۆکی هەرێم بۆ تاران تواندرا ئەو بەستەڵەکەی لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان تارانە هەبوو بتوێتەوە و پەیوەندیەکان بچنە سەر ڕێچکەیەکی تەندروست و خۆتان نەزانن لەگەڵ ئیبراهیم ڕئیسیشە لێکتێگەیشتنی باش هەبوو ئێستاش لەگەڵ پزیشکیانە پێم وایە لێکتێگەیشتنی باش هەیە ئەگەرچی پەیوەندیەکان هەوراز و نشێوی زۆری بەخۆوە بینیەوە بەڵام کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ عراق و هەرێمی کوردستانی شارڕێککەوتنێکی فراوانی بڵین واژوو کردووە و تاڕادێکی باشی هەرێمی کوردستان و عراق پابند بوونە بەم ڕێکەوتنە و بڵین سەرۆکی هەرێمی کوردستان کاک نێچیروانیش ئاماژەی بەوە کرد لە سەفەرەکەی پێشووتری بۆ تاران هەر لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا کە بە هیچ شێوەیەک هەرێمی کوردستان نابێتە فاکتەری ناسەقامگیری بۆ ناوچەکە بەڵکو هەرێمی کوردستان هەمیشە لەگەڵ ڕێزگرتنی هاوسەیەتی هاوبەشە و لە ڕێزگرتنی بڵین لە دراوسەکانیەتی کە ئەمە لە چوارچێوەی دەستوری عراقە چونکە هەرێمی کوردستانیش هەرێمێکی دەستوریە لە چوارچێوەی عراق بۆیە بەگشتی کاک حەشیم ئێستا پەیوەندیەکان لە ئاستێکی باشدان و قۆناغێکی باشی بڕیوە و لە ڕێزکەیەکی بەسەر ڕێزکەیەکی تەندروستدا پەیوەندیەکان هەنگاو دەنێ بەڵێ سوپاس دەکەم مامۆستاکان سەوارد بە پەیوەندیەکانی بڵێن هەرێم بێ لەگەڵ ئێران یاخود عێراق بێت کاریگەری دەوێت و بەتایبەت لە ماوە ڕابردوو ئەگەی بڵێن کورتریکەینەوە قوتەکەی پەیوەندیەکانی پارتی و ئێران
ڕوبەڕووی کێشە بۆ بوونەوە بردومان و بڵێن موشک بارانی هەولێر هەبوو لەلایەن ئێرانیەکان ئێستا تا ڕادێک ئاسایی بۆتەوە کەم ڕۆژ نیسیوان بارزانانی ئامادە بوو خۆی ئێران بەگشتی هەرێمی کوردستان بە پشتێنەیەکی ئەمنی خۆی ئەزانێ و هەر کاتێک هەست بەوە بکا کە مەترسی لە ئێران و حتا لە دەوروبەریشەوە ماوەی پێشووتر لە منطقەی بەلوچستانی پاکستانیشی موشک باران کرد کە پاکستانیش کاردانەوەی هەبوو بۆیە لە هەر چوارچێوەی سنووری ئێران ئەگەر بزانێت لە هەر شوێنێک ئەو پشتێنە ئەمنیە ئەکەوێتە مەترسی و ئەو مەترسیەیش داخلی ناو سنوورەکانی ئێرانە بێ وەکو سەلامی سەربەرپرسوای پاسداران سەرۆکی سوپای پاسداران زۆر جارە قسەکە ئەماڵێ پەرچەکردارەکانمان زۆر تون دەبێ و هەرێمی کوردستانیژی کێک بوو لەو ناوچانەی کە ماوەیەک بووبووە جێگەی مەترسی بۆ ئەمنیەتی ئێران بە پێی لێکدانەوەی خودی ئێرانیەکان و ئەوان زیاتر بە دوای ئەو بڕیاری پەرلەمانی عێراقەوە بوون کە تەواوی هێزە ئۆپۆزیسیۆنە چەکدارەکانی ئێران لە عێراق تەڵەن بە هەرێمی کوردستانیشەوە لە سنوورەکانی دوور بخاتەوە و سەرەتا لە کەمپی ئەشرەف و مجاهیدینی خەڵقەوە دەستی پێکرد و دواتریش هاتە ناوچەکانی کوردستان بە تایبەتی تریش دوای ئەو ڕووداوانەی کە لە دوای کوشتنی ژینا ئەمینیەوە دروست بوو تەرکیزی ئێرانی بۆ سەر هەرێم زیاد کرد و ئەو هەواڵانەی کە باسی لەوە ئەکرد بۆ نمونە لە ناوچەکانی هەرێمی کوردستان دەستگای مۆساد هاتوچۆکە ئەو شتانەی هەیە و چاودێری چالاکیەکانی ئێرانەکەن و چالاکیەکانیان دژی ئێرانن بۆیە جەختی تەواو یان تەرکیزی تەواوی لەسەر هەرێمی کوردستان بوو بۆیە لە بابەتی سیاسیەوە چەند جارێک هەوڵی ئەوەیدا کە لەگەڵ هەرێم تا ڕادەیەک بە گفتوگۆ شتەکان چارەسەرکاوە چەند کۆبوونەوەیەکی نهێنی ئەنجام درابوون و زۆر جار لە ئاژانسی مهر ئاژانسی تەسنیم باسی لەوە کرد کە هەندێک داواکاری ئێران لە هەرێم بووە بەڵام دیار بوو هەرێم زۆر نەئەچووە ژێر ئەو بارەی کە بۆ نمونە هێزە کوردیەوە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران چەک بکات و لە هەرێم دەریان بکە و ئەو توندی و گرژەی لێکەوتەوە کە سەرنجام ئێستا ئاسایی بوونەوەیەک هەیە ئێستا ئێران لەوەیە ئاماژە بەوەدا کە سەرکەوتوو بووە لەوەی هێزە ئۆپۆزیسیۆنە کوردیەکان هەم چەک بکە و هەم لە هەرێمیش دووریان بخاتەوە و بیان خاتە ناوچەیەکی ئۆردوگانشینیەوە کە خاتە ژێر چاودێری خۆی هەرێم وەکو پارتی وەکو یەکێتیش بەشدان لەو ڕێکەوتنە ئەمنیە لە چوارچێوی حکوومەتە کە بۆ چەکدانانی هێزەکانی ڕۆژهەڵات بێ بۆ سوناریکردنی چالاکیەکانیان بێت بەڵێ بە تاکید کە ئەڵێن حکوومەتی هەرێم یعنی پارتی یعنی یەکێتی یعنی بەشدارەکانی نێو حکوومەت ئاسایی بۆ تۆ ئێستا تا ڕادەیەکی زۆر بە تایبەتی ئەم سەردانی دوایەی سەرۆکی هەرێم کە دەنگدانەوەیەکی زۆری لە ناو ئێرانە بوو هەتا کۆمەڵێک ڕستەی وت بۆ نمونە من خۆم مناڵی ئێرانم یعنی پەروەردەکراوی ئێرانم و وەسپێکی زۆری خودی ڕابەری باڵا ئیمام خومینی کرد وتی ئیمام خومینی تەنها سەرۆکی یان بڵێن ڕێبەری ئێرانیەکان نییە بەڵکو ڕێبەری ئەمەشە طبعاً ئەم قسانە بۆ ئێرانیەکان ئەگەر مجامەلەش بێ بەڵام گەورەیە بەس پێشوازێکی باشی لێکرا تایبەتمەندێک بۆ نیسیمان بارزانی لە ئێران وەکو پێشوازیەکانیش طبعا پێشوازیەکان عادەتەن لە چوارچێوەی پرۆتۆکۆڵایە ئەوە نییە تۆ بڵێ پێشوازی تایبەتە کرێ بۆ کەسێکی یعنی ئەمڕۆ بۆ نمونە چۆن پێشوازی لە نێچیروان بارزانی کراوە هەروە پێشوازی لە سەرۆکی یا لە نوێنەری وڵاتێکی دیکەش کراوە بۆیە ئەوان بە تایبەتی ئێران و باڵە ئەمنیەکەی ئێران وەکوتمان هەرێم بە پشتێنەی ئەمنی خۆیان نەزانن و وەکو چەند جارێکی ڕۆحانی لە سەردەم لە کاتێک کە سەردانی پارێزگاکانی کرد چەند جارێ ئەوەی دووبارە کردەوە کە ئەو کات داعش خەریک بوو نزیکە بووە لە سنوورەکانی بۆ نمونە هەرێمی کوردستان و لە ئێران چەند جارێک باسی لەوە کرد کە ئێرانیش کە هەرێمی کوردستان بەشێکە لە ئێمە بۆیە بە هەموو شێوەیەک ئامادەین بەرگری لێ بکەین حتا کازمی قومی کە ئەو کات پاڵێزی ئێران بوو لە بەغداد لە مقابلەیەکی لە تەلەڤیزیۆنی ئێرانە بە وازەحی وتی ئێمە لە 64 میلادیەوە هاوکاری هێزە کوردیەکانەکەین ئێستا بەو ئاسانیە نایەڵین لە دەستمان دەرچێت. سپاس دەکەم مامۆستا کارۆ ئەگەر شتێکت ماوێ بە کورتی وەسەوارت بە داهاتووی پەیوەندیەکانی هەرێم و ئێرانیشدا لە بواری سیاسی بێ بازرگانی بێ بە کورتی بێ سپاس دەکەم. بەڵێ بە شێوەیەکی گشتی کاک حەچیم پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران ئێستا لە ئاستێکی باشدایە و دیارەکەوە بەڕاستی ئێرانیش دەیەوێت کە پەیوەندیەکان ئاسایی ببنەوە و هەوڵێکی باش دراوە لە پێشووتر چەند سەردانێکی جناوی سەرۆکی هەرێم بۆ کۆماری ئیسلامی ئێران بەڕاستی و پێشوازیکردنی و بانگهێشتکردنی ئەم جارەشی بۆ ڕێی ڕستنی سوێند خواردنی مەسعود پزیشکیان ئەمە مانای وایە کەوا هەرێمی کوردستان ژمارەیەکی خوێنراوەیە لە هاوچێشە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست
و دەبێت لەبیرمان بێت کە نزیکەی نوێنەری 7 وڵات بانگێشت کرابوون لە ناویشیاندا بەڕێز جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بوو بۆیە بەشداریکردنی سەرۆکی هەرێمی کوردستان لەم مەراسیمە ئەمە بەڵگەی ئەوەیە کەوا پەیوەندیی پتە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان کۆماری ئیسلامی ئێرانە هەیە و وەکو کە مامۆستا ئەرکانیش ئاماژەی پێکرد ئێرانیش بە گرنگی دەڕوانێتە ڕۆڵی هەرێم و هەرێمی کوردستانیش هەمیشە فاکتەری سەقامگیری بۆ لەم ناوچەیە بۆ هەموو دراوسەکانی بۆ تورکیا بۆ ئێران هەتا دەیەوێ پەیوەندیەکی هاوسەنجی هەبێت لەگەڵ وڵاتانی کەنداویش لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی بەگشتی بۆیە سیاسەتی هەرێمی کوردستان پێم وایە لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتووشە پەیڕەوکردنی دیبلۆماسیەت و نەهجی هاوسەنگە لە نێوان هەموو ئەم وڵاتانی کەەوە لەم ناوچەیە نوێنەرایەتیان لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە هەیە. بەڵێ سوپاس دەکەین وەرەس کارۆ خۆشناو سەرۆکیانی سوتی توێژنەوەی ئەمریکی کوردی کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروە ئەرکان ئەحمەد جاف شارەزای کاروباری ئێران لە ستۆدیۆ سوپاسان دەکەین. سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.